هەنایە تەمەن 26 ساڵە دانیشتووی شاری سلێمانیم خۆمژمێریاریم خوێندووە سەرەتای دەستپێکردنم بەم کارە نزیکی 2 ساڵ پێش ئێستا لە ڕێگای یوتیوبەوە ڕاستە سەرەتا تۆزە قورس بوو بەڵام دواتر ڕاهاتم دەستم ڕاهات لەگەڵ ئیشەکە بە وێنەی ئاسان دەستم پێکرد ئەو وێنانی کاتی کەمترەوێت و وردەکاری کەمترە بۆ نمونە دروستکردنی گوڵەیەک دروستکردنی سێبەری ئەسپێک یان زەغرەفە کاتی کەمترەوێت و جوانتریشە جیاوازترە کارەکەی تەختە و شتیش زیاتر لە لای دارتاشەکان جۆری MDF بەکارێنم بزماریش جۆرە هەرە باریکەکەی کە ئینجونی و درێژ بێت بەکارێنم سەرەتا تەختەکە هێنین بۆ قیاسی ڕسمی کە ئەمانەوێت پارچە کاغەزێک لەسەر تەختەکە دانێن و وێنەکەی لەسەر کێشین دواتر کاغەزەکە سابتەکەین لەسەر تەختەکە ئەنجا ئیشی بزماری لەسەرەکەین دوای ئیشی بزمار ئیشی پەت کاغەزەکە لێکەینەوە و ئیشی پەتی لەسەرەکەی جۆری پەتەکان جیاوازن هەندێک پەت هەیە ئەستورە بۆ ئیشانەی کە بۆ نمونە دەموچاو هەتا ئیشەکە دەسۆگە بەقەوەتر بێ جوانتر دەبێتێت هەندێک ئیشیش هەیە کە جۆری دەزۆکەی باریکە بەکارێنم بۆ نمونە زەغرەفە هەم ئەلوانەکانی زۆر جوان تایبەتن باریکەکە بەس ئەستورەکەیان زیاتر بۆ ئیشانەی کە ئەگەری پچڕانی هەیە یان زۆرتر ئیشی لەسەر بکەی لە جارێک زیاتر بەسەر ئیشەکە بێت. ئیشەکانم لە هەموو بابەتێکی تایە زۆرینەی بە پێی داواکاری خەڵکیشم کردووە پێشتر بۆ ئەنی ئاڵایەک دروستکەی ڕەمزێکی جوانی کوردەواری دروستکەی بەڵام وەکو ئەوی کە بتوانی لادەیەک یا شتێک دار و درەختێکی کوردستان ئەوانە دروستکەی تۆزە قورسن چکە بەڕاستی وەکو خۆی دەرناچێت ئەگەر ڕسمەکە قیاسەکەی گەورە بێت بە بزمارەوە تقریبا بۆ 10 ساعت 12 ساعت دەوێت بەڵام ئەگەر ئیشێک کە زۆر وردەکاری بێ بۆ نمونە دەموچاوێک 15 شەو 10 شەو 10 بۆ 15 شەوی پێ ئەچێت لە ئێستاە 32 بۆ 35 ڕسمم حازرە بۆ پێشانگا و کاری زیاتریشی بۆکەم جیاوازیەک ئەمە جیاوازیە بکەمە کارەکەەوە جگەل لە تابلۆ ئیشی دیزانی بۆ دروست دانم ناو پێشانگاکەیە لە ئێستا خەریکی کاری دیزانیشم دیزاین و دیکۆر